خۆشەویستمان صلى الله عليه وآله وسلم بەیانیان و ئێواران ئەی فەرموو اللهم رحمتك أرجو خواء رحمتي توم رجاء برحمتي تويا فلا تكلني إلى نفسي طرفة عين بأندازي تشاو تروكان نمام دردسي خوم يا إلهي هموش تكام لدسي تويا به تو سرپرشتی کارەکانم کەوت تۆفیقم بدە تۆ نێوچەوانم بگرە بۆ خێر بۆیە ڕەحمەتی خوا لە ئیبن القەیم بێ ئەفەرمێ تەوفیق تەواوی تەوفیق ئەوەیە ئەلا یەکیلەکە الله إلى نفسك کە خوای گەورە نەداتە دەستی خۆت کارەکان خۆی بۆ جێبەجێ بکە چەندێ چاکەکاربی لەگەڵ دەوروبەرت چەندێ باشەکاربی لەگەڵ مەخلوقاتی خوایە کە ئەڵێم مەخلوقاتی خوا ئاژەڵەکان و گیاندارەکان بگرە هەتاوەکو دار و درەخت و گژ و گیایەک هەتاوەکو ئەو ئەتەکیەتەی کەسی موسڵمان کە لەگەڵ هەموو گێتیا سەرفی ئەکا هەتا لەگەڵ کافرێکە چاکەکار بە تەوفیقی خوا لەگەڵ چاکەکارانایە ئەفەرمێ ئەحەب الناس إلى الله أنفعهم للناس خۆشەویستترین کەس لە لای خوا جەل جەلالوه کێیە ئەو کەسەیە کە زۆر سوودی بۆ خەڵکەیە سوودێ بۆ خەڵکە بێ نەک زەرەر زمانت زەرەر لە کەس نەدا کردەوەت زەرەر لە کەس نەدا چاوت زەرەر لە کەس نەدا گوێکانت زەرەر لە خەڵک نەدەن چاکەکار بە لەگەڵ مەخلوقاتی خوایە لەگەڵ مرۆڤەکانە تایبەت خەڵکی موسڵمان ئەبێ زۆر چاکەکار بین لەگەڵ یەکترە والله أنفعهم للناس لە خێزان و مناڵی خۆتەوە دەست پێ ئەکا و تا دراوسێ و تا ئەهلی لادێکەت و شارەکەت و وڵاتەکەت و نیشتیمانەکەت و هەتا ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم هەتا وەکو تەواوی مەخلوقات و خەلائق چونکە ئەو ڕەحمەتە للعالەمین چاکەکار بە لەگەڵ خەڵک كن ملجأ للناس لە کاتی ناڕەحەتیەکانە پەنایەکی زۆر گەورە بە بۆ خەڵک هەممی خەڵک لا بە لەسەر دڵ و دەرونیان کەسێک ناڕەحەتە لای بە لەسەر دڵ و دەرین کەسێک قەرزارە قەرزەکەی بۆ بدەرەوە کەسێک ستەمی لێ ئەکرێ ستەمەکەی لەسەر لابە جارێک کۆمەڵە پیاوم بینی وەستا بوون دووسێ مناڵ شەڕیان ئەکرد سەیری مناڵەکانیان ئەکرد کەسی گیانە ئەکردن على الأقل لەگەڵ مەظلومانیت شەڕەکە ڕاگرە ئەوە صفەتی موسڵمان نییە موسڵمان هەمیشە لەکوێ مەظلومێکی بینی دەستی ڕائەکێشێت و هەر چۆنێ بێ بەرزی ئەکاتەوە ئەگەر گوناهکارێکی بینی هەر چۆنێ بێ عەسیانێکی بینی بە کەسێکەوە ئیلا هەر چۆنێ بێ ئڕشادی ئەکە هەوڵ ئەدا بیهێنێتەوە ئەگەر نەیتوانی ئڕشادی کا و کات و وەقتی نەبوو شەو نوێژ ئەکا لە پێناوی ئەوەی کە خۆی گەورەوە عاسی ڕزگار کە دوعای بۆ ئەکا لە بیری ناکە لە یادی ناکە الحەمدولله ڕەمەزانە زۆرێکی عاسیمان هاتوونەتەوە حزوری خوا جەل جەلالوه تەوفیقی داوین تەسهیلی کرد بۆی سهل کردوین کە بە ڕۆژوو بین لەم کاتە دە ڕۆژی ڕەمەزانمان الحەمدولله ڕۆشتۆ لە یانزەمینە ئێمەی ئیماندار پێویستمان بە دوعای تەوفیق زۆر زۆرە بەخوا عەزیزانم ئیمامی غەزالی ئەفەرمێ قەلیل من التەوفیق خەیر من کەثیر من العلم تۆزێک لە تەوفیقی خوا لە زۆرێک لە عیلم باشترە چونکە خوا بەهۆی تەوفیقەوە یەک دنیا دەرگای خێرێ بۆ ئەکات ئێمە پێویستمان بەوەیە زۆر داوای تەوفیق لە خواکەین لەعەل رب العالمین دەرگاکان بەسەرمانە واڵا ئەکا بۆمان سهل ئەبێ دەرگای شەڕ لەسەرماندا ئەخرێ ئەگەر مەوفەقی لە ماڵەوە لەگەڵ مناڵەکان تا تەوفیقی خوایە مناڵێکی ساڵحەت ئەبینی ئەمە تەوفیقی خوایە قسەیەکت کرد لە دڵی مناڵەکە تا جێگیر بوو تەوفیقی خوایە لەگەڵ هاوسەر تا کێشەیەکی گەورەت هەبوو خوا عەقڵ و حکمەتی دایتێ حەلت کرد ئەمە تەوفیقی خوایە گرفت و مشکلەیەک لە گەڕەک و شار و شوێن و لادێتە هەبوو توانیت حەل و چارەسەری کە ئەمە تەوفیقی خوایە دوو موسڵمان عاجز بوون تۆ کەوتیتە بەینیان چارەسەرت کرد ئەمە تەوفیقی خوایە إن يريد إصلاح يوفق الله ئەگەر دوو کەس کەوتنە نێوان ژنومێر بۆی حەلیان کەن توانیان ئیسلاحیەکەن ئەو بە تەوفیقی خوایە هەموو حەیاتی ئێمە بە تەوفیقی خوایە بۆیە بەڕاستی ئەبێ بەشێک لە دوعاکانمان هەمیشە داواکەین خوایە دەرگاکانی شەڕمان لەسەر داخە دەرگاکانی خەیر بەسەرمانە ئاسان کە تەوفیقمان بدە یا ڕەب